مەسعود پزیشکیان نۆهەمین سەرۆکۆماری ئێران سەردانی عێراق و هەرێمی کوردستانی کرد. پزیشکیان یەکەم سەرۆکۆماری ئێرانە سەردانی عێراق و کوردستان دەکات و یەکەم لێدوانیشی بە کوردی بوو کە وتی هاتوین بۆ لە ناوبردنی ئەو کێشانەی تا ئێستا هەبوون و دۆخەکە بە پشتیوانی خوددا باشتر دەکەین. پەیام عەرزی سڵاو و بەخێراتین دەڵێم لە خزمەتی جەماعەت ئینشاءالله ئەو ئێرتباطەی کە دەگەڵ هەولێر و کوردستان و عێراق وانە لێرە هاتوین بتوانین تەقویەتی کەین بە تەواوی ئەو مشکلاتە کە تا ئێستا هەبوو بە ئومێدی خودای لە بینی دەبێت. سەلامەت. لە دوای سەردانی بۆ هەولێر و کۆبوونەوە لەگەڵ لانە سیاسیەکان پزیشکیان سەردانی سلێمانی کرد. بەجیا و لەگەڵ بەرپرسانی سلێمانیش کۆبیەوە. سەردانیکردنی بۆ سلێمانی بۆ دووپاتکردنەوەی پەیوەندیە بازرگانیەکانی نێوان پارێزگاکە و کۆماری ئیسلامی ئێرانە لە کاتێکدا ئێستا خەباری بازرگانی نێوان هەرێم و ئێران 7 ملیار دۆلارە و لەگەڵ عێراقیش 12 ملیار دۆلارە. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمیش وتی ئەم سەردانی پزیشکیان بۆ کوردستان مێژوویە. سەفەری سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران سەفەرێکی مێژوویی بوو لە چوارچێوەی سەفەرەکەیدا بۆ عێراق کە تەشریفی هێنا هەولێر و ئێمە ئەمڕۆ لە خزمەتیدا بووین. طبعی پەیوەندی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ عێراق و لەگەڵ کوردستانی عێراق پەیوەندیەکی مێژوویە. ئێمە هەمیشە لە کاتە سەختەکاندا کۆماری ئیسلامیمان لە پشت خۆمان دیوە و ئەمڕۆ بە هاتنی ڕئیس جمهور بە عنوانی ئەوەی کە یەکەم ڕئیس جمهوری کۆماری ئیسلامی ئێرانە کە دێتە هەولێر ئێمە ئەم ڕۆژە بە ڕۆژێکی مێژووی دەزانین. ئامانجێکی دیکەی سەردانەکەی پزیشکیان بۆ عێراق و کۆبوونەوە لەگەڵ بەرپرسان پێشنیار هەبووە بەلابردنی سنوور و مەرزەکان لە نێوان وڵاتانی ئیسلامی و دروستکردنی یەکێتیەکی هاوشێوەی یەکێتی ئەوروپا. سەردانەکەی پزیشکیان ئەوە دەردەخات ئێران بەنیازە لەمە دووە گرنگی زیاتر بە ناوچەکە بدات و لە ڕووی سیاسی و ئابووریەوە پێگە و نفوسی ئێران بەهێزتر بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.